اقتصادی هەبووە مەسەن خاوەنی بەرهەمەکانی کوشتکاڵ بووە خاوەنی بەرهەمە بازرگانیەکان بووە خاوەنی تا ڕادەیەک بەرهەمە پیشەسازیەکان بووە بە دڵنیاییەوە ئەوە باشە بوو ئێمە لەم چاپترەیە هەوڵەدەین باسی ئەو خاڵانە بکەین و پاشان خاڵێکی ترمانی دیسکەس وای مارکس ئاگۆت but not perfect why to allocate resource بەڕێزان لایەنێکی تر زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە ئێمە باز لە هەندێک لە بازاڕەکانەکەین مەسەن بۆ بازاڕەکان هەندێکیان باشن but not perfect بەڵام چی نین بەڵام perfect نین but not perfect هەندێک لە بازاڕەکان باشە بەڵام perfect نین why to allocate resource ڕێگایەک بۆ تەرخانکردنی دەرامەتەکان بەڕێزان طبعاً هەر طبیعەتی هەموو ئابوووریەک لە دنیا وایە بەشێکی زۆری ئابوووریەکان لە دنیا وایە خاوەنی کۆمەڵێک دەرامەتە کە پێوتێ ریسۆرس ئەم بنەمایانە ئەم دەرامەتانە طبعاً لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا هەیە زۆرێک لە وڵاتانی دنیا ئەم دەرامەتانیان بۆ خۆیان استیغلال کردو لە پێناو گەشە پێدانی ئابوووریەکەیانە تەماشاکی وای کردوکە چی بێت وای کردو کە مارکێتەکانیان ئارگوت مارکێتەکانیان باش بێت بەڵام پێرفێکت نین مەسەن هەرێمی کوردستان بەڕێزان هەمووتان ئەزانن هەرێمی کوردستان تا ڕادێک بازاڕەکەی بۆ ناوخۆی خۆی باشە هەرێمی کوردستان بۆ بە چی هەرێمی کوردستان بۆ بە ناوەندێک بۆ ساختکردنەوەی بەرهەم و کەلوپەلی تورکی و ئێرانی لە ڕاستیان نەک تورکی و ئێرانی بگرە ئەمریکی بگرە بەریتانی بگرە سعودی بگرە سووری چەندین بەرهەم و کەلوپەلی دنیا لە وڵاتی ئێمە ساغکرێتەوە کەواتە ئێمە بازاڕەکانمان باشە بەڵام پێرفێکت نییە کەی پێرفێکتە بێت ئەو کاتی وەی تو ئەلۆکەیت ریسۆرس ئەو کاتی کە ڕێگەیەک دۆزینەوە بۆ تەرخانکردنی دەرامەتەکان بەڕێزان ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستانە ئەم ڕێگایە بدۆزینەوە کە ئەم دەرامەتانە دابش بکەین یاخود ئەم دەرامەتانە بەکار بخەین وەکو ئێمە نەوتمان هەیە بە شێوازێکی باش بەکاری بخەین بە دڵنیاییەوە ئابووری و ئاستی ئابووری لە هەرێمی کوردستانە گەشاکە بەڕێزان حەزێکم یەک نمونەیەکتان بۆ باسکەم زۆر دەوڵەت هەیە لە دنیاە بە تەرخانکردنی دەرامەتەکانی بوون بە دەوڵەتی بەهێز مەسەلەن یەکێک لەو دەوڵەتانی کە هەمیشە بووە بە دەوڵەتێکی دیار لە دنیا وڵاتی دووبەیە تۆ تەماشای دووبەی بکە لە چەند ساڵی ڕابردووە گەورەترین ئاهەنگی جێڕا لە پێناو چیا لە پێناو ئەوەی کە ئەلۆکەیت ریسۆرس جارێکی تر بەکاری ناهێنێتەوە ینی ئەم دەرامەتانی پێشتر توانێت ئیسیسمارێکی زۆر گەورەی لەسەر بکە هەمومان ئەزانین لە دووبەیە زۆرترین ڕێژەی نەوت هەیە تەماشاکەی وڵاتی دووبەی لە ڕێگەی فرۆشتنی نەوتەکەیەوە وڵاتی دووبەی لە ڕێگەی ئەو بەرهەمە نەوتیانی کە هەیەی توانیتی زۆرترین ئیسیسماری ئابووری لە دنیا بکاتە ئەسڵان دووبەی لە ڕێگەی ئەو نەوتەیەوە ئێستا بۆ بە خاوەن دەوڵەتێکی بازرگانی بۆ بە سنتەرێکی بازرگانی لە هەموو دنیا لە ڕاستیە تۆ تەماشاکەی لە ئەمریکاوە گەورەترین سەرمایه‌دارە ئەمریکیەکان گەورەترین سەرمایه‌دارە سینیەکان سعودیەکان یابانیەکان بەریتانیەکان هەمویان هاتوون لە دووبەیە ئیسیسمارەکەن لە ڕاستیە ئەمە چییە چی وای کرد کە ئەم دەوڵەتەوە پێش بکەوێت لە ڕاستیە ئەو ڕێگەی دۆزیەوە کە دەرامەتەکانی خۆی بەکاربێنێ کەواتە بەڕێزان زۆرترین دەوڵەت لە دنیاە طبعاً لە ڕێگەی بەکارهێنانی زانستی ئابووری و لە ڕێگەی بەکارخستنی دەرامەتە ئابوووریەکانی توانێتی گەورەترین سوود بە ئابوووریەکەی خۆی بە خەڵکەکەی خۆی بە تاقە کەسەکانی لە ناوخۆی وڵاتەکەی خۆیان بگەێنێت لەگەڵ هەموو ئەمانەشە توانێتی زۆرترین تەئسیرات دروستکە لەسەر ئاستی بازاڕی نێودەوڵەتیە تۆ تەماشاکەی ئێستا دووبەی بە تایبەتی ئەم بەهاری عەرەبی و بە تایبەتی ئەم هەموو شەپۆلەی کە ڕۆبەڕووی دەوڵەتە عەرەبیەکان بۆ تەنانەت یەک تاکە شۆڕشیش تەنانەت یەک بچووکترین جوڵەی ڕاپەڕین بێ یاخود خۆپشاندان بێت لە دووبەیان نەکرا هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە هۆکارەکەی بۆ واگەڕێتەوە کە ئێستا دووبەی ژیانێکی زۆر پێرفێکتی بۆ خەڵکەکە دابین کردووە بۆ بە سنتەرێکی بازرگانی ئەسڵان ئێستا گەورەترین وڵاتەکانی دنیا وڵاتی دووبەی ئەپارێزن بۆ لەبەرەوەی ئێستا دووبەی بۆ بە سنتەرێکی بازرگانی ئەگەر بێت و ژیان لە دووبەیە بکەوێتە مەترسیەوە کەواتە پارەکانی ئەو دەوڵەتانە و ئابوووریەکانی ئەو دەوڵەتە بەهێزانی کە لە دووبەیە ئیسیسمارەکەن ئەکەوێتە مەترسیەوە کەواتە بۆ خۆی یەکێک لەو فاکتەرە گرنگانی کە ئەبێتە هۆکاری پێشخستنی دەوڵەت لە دنیا طبعاً ئەلۆکەیت ریسۆرسە بەکارخستنی دەرامەتەکانە کە تۆ لە ڕێگەیەوە ئەتوانیت پێش بکەوی ئەتوانی لە ڕێگەیەوە گەشە بە ئابوووریەکەی خۆت بکەی بەڕێزان حەزەکەم لێرەیە ئاماژە بە یەک خاڵێکی زۆر گرنگ بکەم طبعاً لە هیچ شوێنێکی دنیاە ئاڕاستەی ئابووری یاخود ئاڕاستەی گەشەی ئابووری وەگێوانیە تۆ تەماشای ئەم خاڵەکە لێرن what determines some trends in the overall economy
واتە ئێمە فێر ئەبین دەربارەی ئاڕاستە گشتیەکانی چی؟ ئاڕاستە گشتەکانی ئابووری. بەڕێزان، گەشەی ئابووری لە هیچ دەوڵەتێکی دنیای وەک یەکوانیە. تۆ تەماشای یابانەکەی، یابان بەچی پێشکەوتوە؟ یابان لە ڕووی بە تەکنەلۆژیا پێشکەوتوە. تەماشای تورکیاکەی، تورکیا بەچی پێشکەوتوە؟ تورکیا لە ڕووی گەشت و گوزار و سیاحەتەوە پێشکەوتوە. تەماشای ئەمریکاکەی بەچی پێشکەوتوە؟ ئەمریکا لە ڕێگەی پێشخستنی سیستەمە ئابووریەکان و پێشخستنی سیستەمی باج و گەشەپێدانی ئابووریەکەیەوە پێشکەوتووە لە ڕاستیە. تۆ تەماشای هەر دەوڵەتێکەکەی لە دنیای فاکتەرێک هەیە بۆ ئەوەی کە پێشی بخات. اینجا چۆن ئەم فاکتەرە بەکار ئەهێنێت لە پێناوەی کە پێش بخێت؟ ئەمە چی پێوتێت؟ ئەڵۆکەی ڕیسۆس. ئایا ئەو دەرامەتانە چۆن بەکارهێنێت کە بۆ ئەوەی پێش بکەوێت؟ کەواتە بەگشتی ئێمە لێرە ئەومان بۆ دەرەکەوێت کە ئاڕاستەی گەشەی ئابووری لە دنیاە لە ڕاستیە لە هیچ دەوڵەتێکە وەک دەوڵەتێکی تر یەکسان نییە. ناکرێت بڵێ تورکیا لە ڕێگەی سیاحەت و گەشت و گوزارەوە پێشکەوتووە ئێمە لاسایی تورکیا بکەینەوە. بۆ لە بەرەوەی هەرێمی کوردستان لە ڕاستیە خاوەنی ڕووباری جوان نییە. هەرێمی کوردستان لە ڕاستیە و حەقیقەتە خاوەنی شوێنەوار و ئاسەوار و ژینگەیەکی پاکتەمیز نییە لە ڕاستی. عێراق خاوەنی ئەوە نیە ئەسڵان عێراق بۆ خۆی وڵاتێکە وەکو وڵاتی تورکیا پاکوخاوێن نییە لە ڕاستی. کەواتە ناتوانین ئێمە لاسایی تورکیا بکەینەوە بڵێن ئێمەش وڵاتەکەمان گەشە پێ ئەدەین. لەگەڵ ئەوەی تورکیا ئێستا لە ڕێگەی سیاحەت و بازرگانی و پێشکەوتووە، ئێستا تورکیا بووە بە گەورەترین ناوەندی بەرهەمهێنانی کەلوپەل و کاڵا و خزمەت گوزارەکان لە دنیا. تۆ تەماشای بازاڕەکانی هەرێمی کوردستان کە لە جلوبەرگە، لە تای سیارەیە، لە کەلوپەل و پێداویستی ئۆتۆمبیلەکانە، لە خواردەمەنیە، تەماشاکەی هەر هەمووی بووە بە تورکی. کەواتە ئێمە ناتوانین لاسایی تورکیا بکەینەوە لەم قۆناغە، و لە هەمان کاتشا ئێمە ناتوانین لاسایی کێ بکەینەوە؟ لاسایی لە ڕاستیە وڵاتی یابان بکەینەوە. بۆ لەبەرەوەی ئێمە ژێرخانێکی تەکنەلۆژی باشمان نیە، لەبەرەوەی ئێمە چه زانکۆکانمان بێت، چه پەیمانگەکانمان بێت، چه کەسانی ئەکادیمیمان بێت، چه کەسانێکی تر بێت کە لە مەجای تەکنەلۆژیا کارەکەن، لە مەجای ئایتی و بازاڕی ئایتیا کارەکەن. تەماشاکەی نەتوانداوە ئێمە ئەسڵان تا ئێستا ببین بە خاوەن یەک ئینتگرێتێک لە ناوخۆ وڵاتەکەی خۆمانە، و ئێمەش ناتوانین بە هەمان شێوە لاسایی ئەمریکا بکەینەوە، بتوانین گەشە بە ئابووریەکەی خۆمان بین، بتوانین ئێمە سیستەمێکی بەهێزی ئابووری بنیاد بنین کە زۆرترین تەسیری لەسەر ئابووری دنیا هەبێت. هۆکارەکەی چییە؟ لەبەرەوەی تا ئێستا گەندەڵی لە وڵاتەکەی ئێمە بوونی ماوە لە ڕاستیە. خۆ ڕاستە مەسەلەن لە ئەمریکاش گەندەڵی هەیە، ڕاستە لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا گەندەڵی هەیە، بەڵام بە شێوەیەکی زیاتر لە هەرێمی کوردستان و لە وڵاتی عێراقا ئەم ڕێژە گەندەڵیە زیاترە. و لە محازەرەکانی دواترا باسی چەندین خاڵی تر ئەکەین ئایا لە هەرێمی کوردستانە چی بکرێت بۆ ئەوەی کە بتوانێت گەشە بە ئابووریەکەی خۆی بە. و لەم چاپتەرەشا what goods and how many of them should be produced؟ چی شمەکێک